بەسڵاوێتی دووبارە خۆشەویستان سپاس یێزان مەزن دەکەم کە ئەو هەدەسم بۆ قسە کە جارێکە لەم کەناڵەوە باسی هەندی ئەدەبیاتی پۆڵاینی کوردی بکەین چه سەردەم چه پێشووتر. لە دوو بەرنامەی دیکەدا باسی مەولوی گەورە و ناڵی گەورەمان کرد. با بڕێکیش بینە پێشەوە لە سەردەمدا و یادێ لە قودرەتی ترین شاعری دەورانی کۆمار مامۆستا عەبدوڕەحمانی شەرفکەندی ناسرە و بە هەژار بکەین. زۆر جار لە بینی هەوادارانی مام هێمن و مام هەژار کە ئەوان دوو ڕفیق بوون و بەیەکە و هەچەند عەلا ڕەغمی اختلافی فکری و بیرەکەشیان لە دواییدا یەکیان زۆر خۆش دەویست دوو دەستە پەیدا دەبێ وەکو هەموو دوو دەستەی نێو کووردا هەیە دەڵێن مام هەژار زۆر لە مام هێمن زۆر لە مامۆستا هەژار شاعیرتر بوو یا بەرعەکس کارم بۆ نییە. بەداخەوە هیچ کەس شێعری مام هەژاری نەخوێندێتەوە نایخوێندنەوە. ئەویش دەزانم مەسەلەی بیری سیاسیە چونکە بەداخەوە ڕعانە و ڕۆوای لە هاتووە شیعرەکانی و ئەدەبیاتەکانیشمان بە پێی سیاسەت بە پێی حیزبایەتی لەچاو دەگەنکەوە غەڵەتترین شتی دنیایە شعری بە قووەتە بە هەر فکر و بیرێک کوترابێ شعری زەعیفە بە هەر بیر و ئەفکارێک کوترابێ. لە شعرەکانی مام هەژاردا من دەڵێم بریا فقط ئەو شعرەی بکوتایە بەڵام خەڵک بیان خوێندایەتەوە چون هێندە گرانە هێندە قویە هێندە عەزەمەت و بڕێکی توولانیە هیچ کەس دڵنیا حوسڵەی نەبوو تاخیری بخوێنێتەوە. بەڵام من بەڵێن دەدەم بە ڕوحی مام هەژار بە ئەدەبیاتی پۆڵایینی کوردی بە ئەدەبیاتی بەرەنگاری و کوردانی کوردی کە لە چەند جەلسەدا ئەم شعرە وەک کلاس بۆ قوتابیەکانم دەخوێندەوە شەرحمداوە تاتە دووجار ئاوا شەرحی دەم و بمێنێ بۆ مێژوو. ئەم شعرە ئەبێ پێش زەمینە یا بەستێنی بۆ سازکەی تۆ دەبێ بچینێ و بەستێنی شعرەکە و جا دوای لێ حاڵی بی. ئەم شعرە مەنزومەیە قەولی فارسیە عەرەبەکان یعنی مەسنەویەکە ئیبتیدا و ئەوەڵ و ئاخری هەیە و پەیامی هەیە و وەک چیرۆک وەک داستان وەک مەنزومەی فەراری شیرین وەک مەنزومەی ئەسڵان سەردەواری کە مەنتیقە هەر کتێبێک بە شێعر کتێبێک بە مۆزوعێکی توولانی ئەوەڵ و ئاخری بێتە لە مەنزومە. ئەمە مەنزومەیە کە 530 بیتە بەتەنیا بۆ خۆی کتێبێکە ئەگەر تۆ شۆرەوە بکەی کە منوش هەنازم هەیە کولەن ئەو 530 بیتم کردو بە زمانی فارسی وەرم گێڕاوەتەوە چون مام هەژار بەداخەوە شێعری فارسی ئاساری فارسی نییە ئەو ئەرکەم سەرشانی خۆم هەست کردو و جا ئینشاءالله ڕۆژێ فارسیەکەشی بڵاو دەکەمەوە. لێرە لە مام هەژار لە بەهاری 1965 کە دەکاتە 47 ئێمە لە باڵەکایەتی لە دۆرەی پێشمەرگایەتیدا دەبێت لەگەڵ شۆڕشی بەردانی لەوەیە بە خەیاڵ شەوێک دێتەوە بۆ ڕابردووی خۆی یعنی بەرەومکریانی هەژار قورسێکە ئەگەر ئاوی تێکە دەبێتە چێشتی مجێور یعنی چێشتی مجێوری ئابوو بەرەومکرانی لەبیر بووە کە لە ئەوەڵەوە دەیگەڕێتەوە چمان کردەوە چمان دێوە چمان بەسەرهاتەوە تا ساڵی 48 یعنی تەمەنی 50 ساڵی خۆی تقریبا 50 ساڵی خۆیدا لە مناڵیەوە تاکوونێ ئەو سەردەمەکە لەوێ دەبێت کە بەڕاستی یەکێ لە شاکارەی ئەدەبیاتە ئەما من لەباری تکنیکیەوە بێزگە لە مێژوویی تکنیک بەکار بردووە. معمولە لە مەنزومەدا تۆ دەبێت بەڕاحەتی ئیستیهلالە دەبێت ئەوە فقط کەسانی کە بە دەرز ئەدەبیات نەخوێنمێ نازانن. مەسەلەن یوسف زوڵێخا وەختی نظامی جامی دایدێنێ لە پێشدا خودایە نەزانم ڕۆژەیە هینە بکشایی کە زمانم را شانە کە چی بکە تاکوونی ئەوە بنووسم یا وەختێ ڕۆستەم هیندا دێنێ سوهرا و ڕۆستەم سوهرا دادێنێ دەزانێ لە ئەوڵەوە ئەگەر تۆند باوی بەراگرتە کۆن بەخاوکە هەنەر ناوڕۆزیدە تۆرۆنج دەزانی کابرایکی بێگوناه دەکوژرێ سەکەم چەند کارەخانی مەشەر دادگەر نەزانم چی ئەو بێدەڵم بەڕاحەتی ئیستیهلال لە ئەوڵەوە باسی شتێ دەکەی جا دوای ئەسەر مۆزوعەکە و لە کولیشدا ئەو مۆزوعە وەک شریتێک وەک بەنی تەزبیحێک مەنزومەکە بێکەوە دەبەستێ. مامۆستا هەژار بەڕاحەتەکەی شەوە مان تازە دەردێ مان دەبێتە تەزبیحێک و ئەو شەوە لە حەڵاتنەوەکەی و تا ئەوە بوونەکەی لەگەڵ مان قسە دەکا مانگ پێی دەڵێ مۆزوعەکان چییە بۆی دەیگەڕێتەوە ئەو قسمەتێنەکەی لەگەڵ مان قسە دەکا بە قووەترین قسمەتێتی لە مەنزومەدا لە مان هەڵاتنەوە دەست پێ دەکا و دەیگەڕێتەوە داستانەکەی تا مانگ ئەوە بوون لەوێدا داستانکە تەواو دەکا لە بەرەومکریان
بمێنەوە ئەگەر ئێمە بمانەوێ وەک سەفەرنامەی ناسوخ خسرۆ خەتی مستەمەرەکەی بکێشین لە باڵەکایەتەوە کە تەقریبەن ئەڵان دەبێت لای زینوێ شێخی و خەلان و ئەوانە لێوە ئەو هەڵدەستێ لە خانێەوە کە پێ دەڵێن لاجان لە لاجانەوە پێدا دێ بە بەرەو تا دەکاتە مەهاباد لە مەهابادەوە بە جادەی بورهاندا دێ تا دەکاتە بۆکان و لە تەواوی دەکات شار بە شار و دێ بە دێ و ئەوەی دێژێنی یادیان دەکات لە ڕەفیق و لە سیاسەت و ئەمە کولی شارەکە ئەو یادنامێ و بەڵام لە هەر کوێ بێجگە لە بیرەوەریە تاریخیەکە بەجێ و بە ئەرزشەکان لوتف و لەتیفەی شارەکە جارجار باز دەکەم لێوێدا معلوم بێت کە هەژار گەورەترینی شاعری سەردەمی خۆی بووە. ئەمە بارعاتەکەیەتی شەوە تاریکە کش و ماتە زەوی کەوتە خەو کەوی دەوی شەوە تاریکە کش و ماتە زەوی کەوتە خەو کەوی دەوی تووتەک و گوێن و کون وشیارن ڕۆژ وچانیانە بە شەو پڕکارن شەوە تاریکە کش و ماتە زەوی کەوتە خەو کەوی دارودەوی تووتەک و گوێن و کون وشیارن تووتەک و گۆیەن و کون وشیارن ڕۆژ وچانیانە بە شەو پڕکارن. لەو شەوەدا کە لێوێ بێڵێ شەوێکی ئاوایە تەواوی عالەم خەوتووە بەڵام یەکتری جانەوەر هەن شەو نەخەون یەکێوانە کوندا بە شەو ناخەوێ لەوێ لەبێرندێ باڵندەیەکرد بێنە تاقتاقاکەرەیە هەموو شەوانە دەخوێنن ئەو تووتەکە و ئەو گۆیەن و ئەو کوندا ئەوان شەو نەخەون لێردا خۆشی بسمەللا کە منی بێخەوم وەک ئەوان وە ئەوان بە ڕۆژ ڕاوچن بە شەو دەخەون. لەو هەموو جانەوەرەی وەردەکەوێت نازەنینیش هەیە لای دەوێت لە نێو ئەوانەدا نەفرێک دەبێت بێ لە شەودا یارەکەی بدوێنێت ئالەرەدا ئەو نازەنین ئەفکارەکەی خۆیەتی خاڵەکەی خۆیەتی دەیەوێت بیخەوێنێت چۆنی بخەوێنێ شنەبا وردە گوڵاوە پژێنێ پێشت پێراوە گەڵا ڕاژێنێ وردە شەو کەلادێ شنەبا گوڵاو پڕژێنێت و دەبێت گەڵا ڕاژێنێت تا خەوی لێ بکەوێ خورخڕەی ئاوە لەسەر بەفریکەل خۆش هەوای تێکەڵە زەنگی سەرکەل دەنگی ئاودە لە بەفر سەرکەلەکە و ئەو زەنگە لە سەرکەلەوە دێ کە دەنگی زەنگی ملی مەڕا لە بۆشەوە ئەوە شتێکی عەجایب تێکەڵ بووە. بەڵام تەسویری دووەمی سەگ بەدەم پڕخەوە دەمڕێ لە خەوا دێویە گورێک بەرخەدڕێ تەسویری مەڕێک لە پەچەیەک ئەوە بەو شەوەیە سەگیش کە معمولاً وەفادارترین جانەوەرە بە شوان لەگەڵ مەڕیش تێکەڵە هەروەش باعیز بۆ سەگ بۆتە بێسلا قولی خۆمان ماڵی کە لەگەڵ شوان حرمەتی گیرا و ئەگەی لێ بوو ئەگەی لە مەڕەکەی بوو و سەگی زۆری حرمەت بووە لەنێو ئەدەبیات حتا ئێمە تایبەت سەگوانمان هەیە چون بۆ کوڕ مەردار بووە سەگی چاک و ئەوانە بهترین مەحافەزی بوون کە ڕانەکەی لە گورگ محفوظ کردووە. ئەو سەگەش چون تەواو نایەرێ بخەوێ دەترسێ نەکا گورگ حەملە بکە وا معەلم وا فێر بووە دەبێت هەمیشە دەوری مەڕەکە بگەرە و ئەگە گورگ هات نایاڵێ بەدەم پڕخەوە دەمڕێ خەریکە خەوی لێ بەڵام نەکا گورگێک بێت مەڕێ لێ لە خەوا دەیوێ گورگ بەرخەدەڕێ. ئەمجا جانۆریکە بۆق شا تەماشای ئەم لێرە لەباری ئەدەبیەکەی تەسویری ئەدەبیەکەی کە هیچ شاعرێکی ناگاتێ ئەو بڵێن وازارایی بۆق لەسەر نوێنی قوڕینقی ڕێی دێ سیسرە ژێتاری شەڕە و سیڕێی دێ بێرگە لە قایفە جوانەکەی و هەم خێرسینانە بۆقی معمولاً شەوانە دەکا بخوێندن لەکوێ نوێنی قوڕ معمولاً بۆق لە نوێ زەرکەولایە یعنی جێگەوبانەکەی لەسەر خۆ دەقیڕێنێ سیسرە شەوان سیسرکە سیسرکەی وەکو ژێتاری وایە تار ژێتاری ساڵی مەسەلەن تار بێت کەمانچە بێت هەرچێ بێت تاری موسیقی ئەگەر شەڕبوو تاکدەنگی نایە دەڵێ سیسریش وەکو ژێتارێکی ئامرازی موسیقیە شەڕە کۆن بووە دەستیڕێنێ تەسویر سیسارکە کە شەوانە دەکا یا ممتد تەشبیهی دەکا بە ژێتارێکە شەڕ بووە و دەنگی چاک نایە یا تار بێت یا وێڵۆن بێت سیمی تار بێت ئەمە ژێتارە
ئەمجا نوێری کەڵەبا بجار و باوەڕەش کەڵەشێرە خوێنێ باوە لە ئەستێرە دەکا بیدوێنێ کەڵەشێریش معمولاً مڕ بە شەو خوێنە بان لە ئەستێرەکە بە ڕۆژ بێتەوە بدوێنێ ئەمە ئاگری شوانەکەی کەسە ئاگری شوانەگەڕێ لەو دوورە بووکی خەوی شەوە تارای سوورە ئەو ئاگری شوانە لە دوورەوە بۆی دەبێتە بووکی خێوی شەو خێو قدیم دەیانکەوت هەموو جانەوەرە خێوی هەیە مەسەڵەن کانی خێوی هەیە کێو خێوی هەیە مەوجوداتی غەیبی دەڵێ ئەو ئاورە بووکی خێوی شەو وەک تارایەکی سوور وایە ئەو ئاورە سوورەکەی معمولاً وەک تارێ بەسەردا دەدەن گەشە نەستێرە چ بەرزن چ نەوین گەشتی پێ دوایە ئەوینداری زەوین ئەم ئەستێرانە بۆ شەوە هەموو گەشت دەتروسکێنەوە دەڵێ عاشقی عەرزن چاویلە دەکەن چ دەکەن زۆر بە پارێزەوە حەز ڕادەگرن بە هۆمێدێکەوە چاودا دەگرن چاوداگرتنی ئەستێرە زۆر نەشوێنەوە بیرنە دێ مناڵ بوون کتێبەکەمان کتێبی دەرسیدا بوو چەشمەک بزان ستارێ یعنی چاوم لێ بقەرخێنە ڕۆژ بە پارێزەوە حەز ڕادەگرن معمولاً ئەستێرە بە ڕۆژ دیار نییە بە پارێزەوە مەحتەلم تاکوونی شەو بێت بە هۆمێرێک زۆر عذرە دەبان زۆر بە پارێزەوە حەز ڕادەگرن ئەوە مەحتەل بوون وردە ڕۆژەکە کە دیار نەبوو هاتوون مەحتەلم تا شەو بێ بە هۆمێرێکەوە چاو تەقەتێن لەو بە ئومێدی چی بزانین ئومێدەکە چیە نوری مانگە هێشتا مانگ نهاتوە دەڵم بەڕەعەتی ئیستیهلال کە لە سەعەدە هەر لەگەڵ مانگێت یعنی خەریکە مانگ دەردێ ڕووناکایی ساز دەکا و معلوم دەبێ ئالی و مانگی دەردێ ئەلعین معلومی دەکات مەنزومەیەک لە حەزش کڵگیریدایە مانگەوە تاڵ لە ئاسۆ دەردێ کۆمەڵی هەورە سپیلکەی بەردێ یعنی وەبەری دێ نەک بەر ڕووستا مانگ لە ئاسۆ تۆزێ هەوری سپی وەبەر نورەکەی دێت دێتبێت نورەکەی وەک مناڵی کردی باباوەرە چاوەڕە بوون وەگەڕێ دووبارە ئەستێرەکان کە بۆ هەمێت چاویاندا دەگرت بۆ ئومیدی ئەوە بوون مانگ کە باوکیانە بێتەوە دەرێ وەک ئەو مناڵە کردە باباوەرە مەحتەلن جاری کە باوکیان بینەوە چاویانەوەیە باوکیان بینین وا ڕەویمەش لەبەرەو پێوارە گەشتڕون بوونەوە بەو دیدارە ئەستێرەکان پێوار بە معنای نادیارە دزە پاوەرچین مژەکە وردە لەبەر ئەو هەورە سپیلکەی کە نەیدەهێشت مانگ ببینی لاچوو وردە مانگ سەرکەوت هینیش ئەستێرەکانیش بەو دیدارە گەشتڕون بوونەوە بەلەز و هەڵپە هەموو زۆر بەدەون هێندێ پێزەڕون و بڕێک دوا دەکەون ئەستێرەکان لێرە فایدەی جملەکەیە بەلەز و بەعەجەلە بە هەڵپە و بەدەو دەڕۆن بە پەلە زۆریشان ئەستێری وایە سرعەتی زۆرترە ئەستێری وایە دوا دەکەوێت بعضەکان سەرعەترن معمولاً منزوری ئەو سەوابەت و سەیاراتە ئەوانەی کە حەرەکەت دەکەن بعضەکان کە لە عەرەنزەیترین حەرەکەتیان زووترە بعضەکان زۆر درەنگ حەرەکەت دەکەن دەی چ دەکەن گشت بەرەو پیری ئەچن زووی بگەنێ مانگ لە خۆشیان دەگری و پێش دەکەنێ ئەگە مانگ دەبینی ئەو هەموو ئەستێرە وەک منداڵی خۆی دیسان دەیانبینێتەوە بەرەو پیریان دەچێ و ئەستێرەکانی بە پەلەن زوو بگەن بە مانگیش لە خۆشیە دەستگری و پێش دەکەنێ دەگری کەوی گریانی شادی و پێکەنینی شادی کە ئۆخەی جارێک ئەوانم دیەوە دیمەنی ڕون و جگەر سوتاوە ئاگری دووری بەتین و تاوە بۆی ئەو مەزەری پێخۆشە ئەوە دیمەنێکی ڕۆشنە و دیمەنی جگەر سوتاوی دوورکەوتن لە منداڵەکان دیارە ئاگری دووری بەتینە هەم ئەستێرەکان بیری بابیان کردبوو کە مانگە هەمان بیری ئەستێرەکانی کردبوو یەکێکی گرتنە ئامێز ڕووخۆش هەوریە هەور و لە ڕوویا ڕووپۆش ئەو مانگ یەک ئەو ئەستێرانی گرتە باوەش و ئەو هەورەی بەردەمی کە بەریگرت و وەکو هەوریەک وایە بەڕووی خۆی داراوە کردووە بە ڕووپۆش پاشگەلێ ماچوو لە باوەشکردن تیشکی زەوینی لەسەر بەش کرد ئەو شارە جوانە معمولا مانگ تیشکی زۆر زەوینی جوانی هەیە زەربەر لە ئەستێرەکان نادا وەکو ڕۆژ بەیان نابودیانکە ئەو تیشکی زەوینی خۆی تەقسیم بەسەر ئەستێرەکان نەکرد و هەمووی ماچ کردن چاکوخۆشی لەگەڵ ئەستێران کرد کەوتە خۆی بۆکی زەمینی جوان کرد لێرەدا مانگ وردە مەحتاب بێ مانگە شەوری بۆکی زەمین جوان دەبێ ئاوی کانیاوێک هەوێنە نوێنە دڵی خۆی داوەتە دڵ بزوێنە حتا ئاوی ئەو کانیە کە ئینسانی خۆی تەدادی ئەی خۆ دڵی داوە بە ئەو مانگە مانگ لە نێو ئاودا زۆر جوانە لە نێو کانیدا زۆر جوانە خودی ئەو مانگەش دڵی خۆی داوە یا مانگەکە دڵی خۆی داوە بە کانیەکە یا کانیەکە بە نەزەرم دڵی خۆی داوە بۆ مانگە عاشقی بووە بۆی دڵ بزوێنە
هێشتا ماوێتی شەوەتی و بولبول ئەچریکێنێ وەردە بەیان تا بەلاو دڵی گوڵ بستێنێ گۆرانی دەڵێ لاو بولبول لە بەیانیان دەخوێنێ بۆ ئەوەی گوڵ عاشقی بە گۆرانی پێیدا هەڵدەڵێ لاو شتێکەوە حەیران لە شکاکیدا داتۆش هەستە خەیاڵی خاوم پەیامەکە ئالێرەدایە نازەنینەکە ئەوەیە ئەی خەیاڵی خاوی من ئەگەر تۆ نەوی زۆر داماوم ئەی تەبێ شێعر تۆ منەوی چ بکەم فەقەت بە تۆ دەردم دەرمان دەکرێ لەم هەژارخانەیە بم هێنە دەرێ بم بە دەشت و دەرێ بم گێڕە سەرێ هەژارخانە و دەورەی پێشمرگایەتی و کێ و شاخەی لەوێ و لە عینە مەزوری ماڵەکەی خۆیەتی و ئەم فەقیرخانەی ئەوەی لێم خەوما و سەرگردانم لێرم بێنە دەرێ و بم بە دەشت و لەر خەیاڵەکە بە سواری ئەسپی خەیاڵ دەست و بردێ شنەبان بۆ زینکە دەیجا بە سواری ئەسپی خەیاڵ ئەسپی خەیاڵ سواری شنە بێ سواری بابێ جێم لەگەڵ خۆت لە هەیب دابینکە هەیب یعنی ئاسمان هەوا ئەی خەیاڵی من بە پەلا بای شەماڵ بای شنەبان بۆ زینکە وەک ئەسپێ سواری دەبم بم بە ئاسمان سەیدی خاکی مکریم لێ بەدڵا تا نەچوین خۆم و دڵ و تۆش بەگەڵا ئەو عەزەمەتی شێعری گۆڕاگرن ئیشتیام لێیە بە مکوریاندا سەیرێ بکەم هەتا نەمردوین و من و تۆش نەچێتە گەڵ شاو قافیەی بەدڵا و بەگەڵا بۆ وەڵڵاهی هونەرمەندانەترین شێعرە چ لەباری تێکنیک چ لەباری معنیەوە بێت یاقلیە و جەلەسەیە داچینە سەر دەچەوە سەرە هەڵبێنەوە لەو مەڵبەندە گەرچی لەش دوورە لەوێ دڵبەندە با بڕۆین سەری هەڵبێنین لە بەنبەندی مکوریان من دەمێکەیە لە شلەیە دوورە بەڵام دڵم هەر لەوێ بەجێ ماوە ئەمە بەشی ئەوەڵی بەرەو مکوریانە کە قەدەمەکەیەتی ئێستا ئینشاءڵڵا بۆ دەرسەی ئایەندە لە لاجانەوە کە بێتە بە ئیسلا خانێ و دەشتی لاجان لێوە دێتە ژوورێ حرەکەت دەکات تا دەگاتە بۆکان بۆ فاتحەکە دوایی لە حزب الأعداء لە 530 بەیتدا ئەم بەیتە مەنزومە تەواو دەبێ وەیەکێ لە شاکارهای ئەدەبیاتی کوردیە تکا دەکەم بیخوێنەوە هەر کەشی حاڵی نەبوون لە منی بپرسن نە من هونەرمەندم لە خۆیم پرسیوە بە قوربانی قەبرەکەی بم ئەوەی نەمزانی بێ لە خۆیم پرسیوە جارێ خدا حافیزە دەرەسی دووە